بۆ ماوەی 2 مانگە ئەم مێزە جوان و عەمەلیەمان بۆ هاتووە. خۆشم زۆر لە پێش ئەو کاتەوە بەدوای ئەم مێزەیە گەڕام نەبوو. ئێستا هەم ئۆفیسەکەم گواستوتەوە بۆ جێیەکی بچووکتر، هەمیش مێزەکەم دەستکەوتووە. بۆیە 1 و 2 لێ نەکرد. نزیک هەفتەیە بۆ 2 هەفتە پێش ڕەمەزان داوام کرد، چونکە وتم بەستنی زۆر هیلاک مەکە. لە هەمان کاتیشا کتێبخانەیەکم داوا ئەکرد، بۆیە ئەمە قورسە بوو لە یەک کاتە هەم کتێبخانەکە و هەم مێزەکەش ببەستم. بەڵام ئەوەی سپرایسێکی خۆش بوو بۆ من ئەوە بوو کە چەکمەجەکانی مێزەکە هەمووی بەسترا بوو و هیچ ماندووی نەکردم. تەنها بڕخوی قاچەکانی نەبێت کە تقریباً چارەکێکمان پێچوو بۆ ئەوەی بیبەستین. ئەوەی لەمەش خۆشتر بوو بۆم ئەوەیە کە ئەم مێزەوە دیزاین کراوە بە خواست و پێویستی و حەزی خۆتە کە چەکمەجەکانی لە لای ڕاستەوە دائەنیت یان لە لای چەپەوە. هەمیشە چەکمەجەی مێزەکانی ترم لە لای ڕاستەوە دانابوو چونکە شێوازی دروستکردنەکەی بۆ شێوەیە بوو. بەڵام ئەم جارە حەزم کرد بیخەمە لای چەپەوە. ئێستاش ئەم مێزە جوانە بە چەندین شێوەی تر و قیاسی جیاواز لامان بەردەستە. ئەتوانن بۆ داواکردن نامەمان بۆ بنێرن. ئێستاش مێز و کورسەکەمان خستە شوێنی خۆی، بەڵام هێشتا هەستەکەم ئۆفیسەکەم شتێکی تری کەمە. چاوەڕێی بەشەکانی تری چاکردنی ئۆفیسەکەم بن.